بێگومان ئینسان لە ژیانیا ئەتوانم بڵێم کۆمەڵێک شت کاریگەری لەسەر ژیانی دروستەکەن. من وازانم یەکێک لەو شتە گەورانە یان یەکێک لەو شتانەی کە کاریگەری گەورە لەسەر ئینسان دروستەکە کتێبە و بێگومان تەبەن کە ئەڵێن کتێبیش بۆ ئەو کەسانەی کە لە چەند کایە و لە چەند مەجال و لە چەند ژانرێکە ئەخوێننەوە ئەکرێ بڵین لە هەر کایەکە کتێبێک یعنی یا چەند کتێبێک کاریگەری لەسەر تۆ هەبوو بێ، یعنی بۆ نمونەوەی لە فکرە خوێنێتەوە، لە فەلسفەیە خوێنێتەوە، لە عیرفانە، لە ئەدەبە، لە ئەدەبیشا بۆ نمونە ژانری شێعر و چیرۆک و ڕۆمان و ئەمانە لە هەر کایەک لەم کایانەیانە لەم ژانرانەیە ئەتوانم بڵێم یعنی ئینسان کۆمەڵێک کتێب ئەبنە جێگەی سەرنجی. بەڵام بە کولیش یعنی لەناو هەموو کتێبەکان ئەکرێ بڵێم کۆمەڵێک کتێب تایبەتمەندی خۆیانیان هەیە. بۆ نمونە لای من یعنی ئەو کتێبانەی کە باز لە ژیانی کەسایەتیەکانەکەن ئەم جۆرە کتێبانە هەستەکەم تایبەتمەندیەکی زیاتریان هەیە، کاریگەریەکی گەورەتر لەسەر ئینسان دروستەکەن. طبعاً ئێمە ئەگەر باس لە یعنی کتێب بکەین لە ڕاستیە یعنی کاریگەری کتێب لەسەر ئینسان بۆ نمونە من خۆم وەکو کەسێک کە لە مەجای ڕۆشنبیری ئیسلامیە بە پلەی یەکەمە خوێنمەوە ئەتوانم بڵێم یعنی قورئانی پیرۆز وەکو گۆتەی شاعیرە لە کتێبی کتێبەکانە ئەوە توانم بڵێم یعنی کتێبێکە شتێک نییە لە تەمەنێکە بۆ نمونە کاریگەری لەسەر تۆ هەبێ، یعنی شتێکە بە بەردەوامی کاریگەری لەسەر ئینسان دروستەکە و لە هەر تەمەنێکە و لە هەر یعنی ئاست و مستەوایەکی پێگەیشتنە بە جۆرێک کاریگەری لەسەر دروستەکە. هەروەها یعنی کە باسی کەسایەتیم کرد و کتێبانێک کە باز لە کەسایەتی پێغەمبەرەکەن درودی خوای لەسەر بێ، ئەم کتێبانەش یعنی لە ڕاستیە کاریگەری گەورە لە ئینسانە دروستەکەن. یعنی تۆ چەند یعنی ئەو کتێبە یان با بڵێن ئەو کەسایەتیە گەورە بێ کە تۆ لەبارەی و ئەخوێنیتەوە کاریگەریەکەی لەسەر تۆش یعنی لەسەر دەوروبەریش بێگومان قوڵتر و گەورەترە بێ. یەکێک لەو کتێبانەی کە من ئەتوانم بڵێم لە تەمەنی گەنجێتیمە ئەو کتێبم خوێندەوە پێم خۆشە ئاماژە بە کتێبێ بکەم کە لەو تەمەنەیە خوێندومەتەوە و لەو تەمەنەیە کاریگەریشی تا ڕادەیەک لەسرم بووە و کتێبەکە ئەتوانم بڵێم دەرگای با بڵین یعنی ئەوەی لێ کردمەوە کە من کۆمەڵێک کتێبی تر لەبارەی ئەو کەسایەتیەوە بخوێنمەوە. ئەنجا ئەم کتێبە یعنی ئەتوانم بڵێم لە پێشەوە پەنجەرەیەکی بچووک بوو بۆ ئەوەی کە ڕوانینی تۆ گۆڕانکاری بەسەرابێ یان دەرگایەکت لێ بکاتەوە کە تۆ بچیتە ناو کۆمەڵێک سەرچاوەی ترەوە. کتێبەکە لە ڕاستیە بە حەجم و بە قەبارە کتێبێکی بچووک بوو، نامیلکەیەکی بچووک بوو، بەڵام بە ناوەڕۆک گەورە بوو. گەورەی ناوەڕۆکەکەشی پەیوەندی بەوە هەبوو کە باسی لە کەسایەتێکی گەورە ئەکرد. ئەگینا لە ڕاستیە یعنی شێوازی نووسینی کتێبەکە وەکو نووسەر خۆشی باسیەکە ئەتوانم بڵێم خۆی ئەڵێ ئەم نامیلکەیە لە ئاستی ئەم کەسێتیە گەورەیان نییە. یعنی سوود وەرگرتن لە کۆمەڵی سەرچاوەی عەرەبی و کۆکردنەوە و ئامادەکردنی بڵێن هەندێک بڵێن لاپەڕی ئەو کتێب و سەرچاوە عەرەبیانەیە لەبارەی ئەو کەسایەتیەوە بۆ زمانی کوردی. تەڵان بێگومان کتێبەکە گەورەیەکەی لەوەیە بوو بۆ کتێبخانەی کوردی و بۆ ئەو سەردەمی ئێمە لەبارەی ئەو کەسایەتیەوە ئەم کتێبێکی وا لە بەردەسانە بوو یعنی بە زمانی کوردی. لەبەرەوە یعنی گەورەی کتێبەکە لەوەیە بوو کە هەم باسی لە کەسێتێکی گەورە کرد، هەم ساڵی 74 کام کتێبە چاپ کراوە بۆ ئەو سەردەما یعنی جێگەیەک و باش و کلێنێکی باشی پڕەکردەوە و ئەبوو بە ڕێنیشاندەر یان ڕێگە خۆشکەر بۆ ئەوی تۆ ئەم کەسایەتیە بناسی لە ڕێگەی کتێب و سەرچاوەی ترەوە. کتێبەکە کتێبێکی مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارزوریە بە ڕەحمەت بێ و یادی بەخێر، خوای گەورە لێی خۆش بێ و جێگەی بەهەشت بێ ئینشاءڵڵا. بەناونیشانی دکتۆر محەممەد ئیقباڵ فەیلسوف و ئەدیبی شۆڕژگەر. ئەمە چاپی دووهەمی کتێبەکەی لە 2014 کتێبەکە خۆی لە ساڵی 74 نووسراوە و من لە سەرەتای هەشتاکانە کتێبەکەم خوێندەوە. وەکو وتم کە من ئەم کتێبم خوێندەوە یعنی پوختەیەک یان با بڵین کورتەیەک بە چەند لاپەڕەیەک لەبارەی بیر و بۆچوونی دکتۆر محەممەد ئیقباڵەوە تو هەستت دەکەی یعنی بەرخورد و مامەڵە لەگەڵ کەسایەتێکی زۆر گەورە ئەەکەی، کۆمەڵێ تایبەتمەندی خۆی هەبوو و بوو بە بڵین سەرەتایەک و دەرگایەک بۆ ئەوەی کە تۆ بتوانی لەو ڕێگەیەوە کۆمەڵی سەرچاوی تر بۆ نمونە یعنی کۆمەڵی سەرچاوی عەرەبی زۆر هەبوون لەبارەی دکتۆر محەممەد ئیقباڵەوە، هەرچەنە ئەو کاتە هەمووشیان بەردەست نەبوون. مەسەلەن یەکێک لەو کتێبانە کە مامۆستا زۆر سوودی لێبینیوە بۆ کتێبەکەی، هەروە کتێبەکانی دکتۆر عەبدولوهاب عەزام و نەجیب گەیلانی و چەند کتێبێکی ترکە لە کتێب ناوی سەرچاوەکان نووسراوە. ئەمە یعنی ئەم کتێب تۆی بەرەو ئەوە برد کە بە دوای ئەم کەسایەتیە بڕۆی لە کۆمەڵی سەرچاوی تردا. تامان کەوتم یعنی کەسایەتی ئیقباڵ لە ڕاستیە یعنی کەسایەتێکی سەیر بوو، کەسایەتێک کە دەگمەنن یعنی ئەم جۆرە کەسایەتیانە تۆ بتوانی کۆمەڵێ
یعنی کۆمەڵێک شتی جیاواز مثلا ئیقبال بۆ نمونە هەم یعنی کەسێکی ئەکادیمی بوو لە خوێندنە خاوەنی چەند بڕوانامەیەکی بەرزی ماستەر و دکتۆرا و ئەمانە بوو لە هەمان کاتە شاعیرێکی گەورە بوو و عاریفێکی گەورە بوو و لە هەمان کاتە فەیلسوف بوو دوای ئەوە سیاسەتمەدار و شۆڕژگێڕێکی سەردەمناز بوو و با بڵین ئەو توانی بووی فکری ڕۆژئاوا فەلسفەی ڕۆژئاوا تا ڕادەیەکی باش دیراسە بکە و قسەی لەسەری هەبێ و بە هەمان شێوە فەلسفەی ڕۆژهەڵات و بڵین عیرفانی ڕۆژهەڵات و عیرفانی دینەکانی تریش یعنی تەنانەت یعنی بچێتە ناو قوڵایی ئەوانیشەوە یعنی ئەمە لە ڕاستیە شتێکە لە هەموو کەس یعنی ئەم توانایی نییە بەم شێوەیە دوایی سەیرێکی خۆشی کەسایەتیەک دەرەچێت کە هەمە بێتە شاعیرێکی گەورە وەکووتم و هەمە بێتە عاریفێکی گەورە و هەم شۆڕژگێڕ و سیاسەتمەدارێکی گەورە و لە هەموو ئەو مەجالانەیە ئەو کۆمەڵێ بەرهەمیە بێ کۆمەڵێ بەرهەمی گەورە بەتایبەت یعنی فکر و فەلسفەی ئەو زیاتر لە شیعرەکان و لە دیوانە شیعریەکانە ڕەنگی داوەتەوە کە بەشێکی زۆر لە شیعرەکانی بە فارسی و تەڵەن تەرجەمەی عەرەبی و زمانەکانی تریش کراون ئەم کەسایەتیە لە ڕاستیە بۆ نمونە یعنی هەندێشت لای ئەو گرنگ بوو یعنی ئەو ئیقبال کەسایەتیەک بوو ئەیویست خۆی بدۆزێتەوە لە سەرەتاوە ئەیویست خۆی بناسێ ئەیویست یعنی بە دوای ناسینی خۆیەوە بێت دوای ئەوە لەوێشەوە بوون بناسێ وجود بناسێ دواتر یعنی بۆ نمونە بەخواناسیەکی قوڵتر بگا ئەمەش یعنی لای ئەو سەرەتاکەی لە خودناسیەوە دەستی پێکرد لە خودەوە لە زاتەوە لە ڕۆحەوە لێرەوە یعنی لای ئەو ئەم مەسەلەیە دەستی پێکرد اینجا لەوێوە یعنی توانی بۆ نمونە یعنی بەڕاستی ئەو تەمەن لەمەیە بەباشی بە قوڵی گەڕاوەتەوە بۆ قورئانی پیرۆز ئەنجا دواتر بۆ عیرفانی ئیسلامی بەتایبەت بۆ لای مەولانای ڕۆمی و ئەمانە دواتر وەکووتم یعنی دیراسی فەلسفەی ئەو سەردەمەی کردووە یعنی چه فەلسفەی ڕۆژاوا چه فەلسفەی ڕۆژهەڵات یعنی لەم ڕێگانەوە توانی بە کۆمەڵێ شت بگا بەڕاستی توانی خۆی وەکو خۆی ئەڵێ ببێ بە ئینسانێکی تر ئەوەی کە لە عیرفانە بە لەدایک بوونەوە ئەوەی کە لە عیرفانە بەوە کە ئینسان جارێکی تر بێتە ئینسانێکی تر بوو بەو کەسە لە ڕاستیە لەو ڕێگەیەوە و توانیشی بۆ نمونە ئیتر یعنی بۆ دەوروبەرەکەی ببێت بە کەسێک کە بڵین بیاوێ گۆڕانکاریەکی گەورە تەمەەن ئەو باوەڕی وا بکە گەر تۆ توانیت گۆڕانکاری لە خۆتە لە خودی خۆتە لە ڕۆحی خۆتە دروست بکەی ئەتوانی ئەو کاتە ئەتوانی گۆڕانکاری لەسەر دەوروبەرەکەشت دروست بکەی لە ڕاستیە ئەو بۆ نمونە هەندێک لەو شتانەی کە پێی گەیشت یەک خستنی چەند دوالیزمێک بوو یەکێک لەو شتانە بۆ نمونە مەسەلەی عەقڵانیەت و ڕۆحانیەت ئەو هەم معجب بوو بە ڕۆحانیەتی با بڵین دنیای ئیسلام بەڵام هەستی ئەکرد یعنی ئەم ڕۆحانیەتە پێویستیشی بەچی هەیە پێویستی بە عەقڵانیەتیش هەیە لەبەرەوە ئەو یعنی لای ئەو ئیمامی فەخری ڕازی ڕەمزی عەقڵە مەولانای ڕۆمی ڕەمزی با بڵین ڕۆحە ئەڵێ ئەبێ ئێمە ئەم دووشتە یەک خەین یانەوەی کە بۆ نمونە زیکر و فکر لە شیعرەکانیا ئیشارەتی پێکا کە ئێمە هەم پێویستمان بە فکرە یعنی کە مەبەستی لایەنی عەقڵ و بیرکردنەوە و زەینە و هەم مەبەستی زیکرە کە لایەنە ڕۆحیەکەی ئەبێ ئەم دووشتە دەستگای زەین و دەستگای دڵ یعنی ئەم دوو دەستگایە چۆن یەک بخرێ طبعاً ئەمە شتێک بوو یعنی هەم عالەمی ئیسلامی پێویستی بەمە هەبوو و لە ڕاستیان ڕخنەی گەورەشی لە ڕۆژئاوا ئەوە بوو کە لە ڕۆژئاوا عەقڵ هەیە بەڵام ڕۆح نییە لەبەرەوە یعنی زۆر ئاوا مخاتەبەی ئەوەیە کرد کە ئەگەر عەقڵ هەبێ زانست هەبێ بەڵام ئەگەر ڕۆح نەبێ بەرهەمی ئەم زانستە چی ئەبێ یعنی ئەمە ئەنجا یەکێکی تر لەو شتانە کە لای ئەو بوونی هەبوو مەسەلەی بڵین یەکخستنی ئاینداری و نیشتمان پەروەری یعنی لای ئەو بۆ نمونە ئەمە لە قسەیەکە بڵین زیاتر بەرجەستە ئەبێ کە من ئەو قسەی هەرە و کاتە خوێنمەوە هەتا ئێستا یعنی بەردەوام کاریگەری خۆی هەیە لەسەرم ئەو کاتەش کاریگەریەکی گەورەی هەبوو ئەڵێ هەرگەل و وڵاتێک خاکێکی سربەخۆ و ئازادی نەبێ ناتوانێت وەکو پێویست ئاینداری بکە ناتوانێت وەکو پێویست ببێ بە خاوەنی خۆی یعنی ئەمە شتێک بوو لە ڕاستیە بۆ کەسێک کە بڵین کەسێکی ژیاوی ناو دنیای ئیسلام و مفەکرێک و کەسێکی دینی شتێکی گەورە و شتێکی تازە بوو لە ڕاستیە و بوو بە سەرەتایەکی باش یعنی با بڵێم بۆ خەڵکێکی تر کە بیەوێت لەم ڕووەوە تێگەیشتنێکی دروستی هەبێ لە بینی دینداری و لە بینی نیشتمان پەروەریە ئیقبال دوایی ئەبێ بە کەسایەتێک لە ڕاستیە کاریگەریەکی گەورە هەم لەسەر دەوروبەری خۆی وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو ئەوەی کە بەردەوام لە کۆڕ و چالاکی گەورەی فکریە حزور و ئامادەیی هەیە و بەشێکی زۆر لە بەرهەمەکانی تەرجەمەی زمانانی زیندوی جیهانی ئەکرێ و دوای ئەوە ئەم کەسایەتیە کاریگەریەکی گەورەی لەسەر کۆمەڵێک کەسایەتی گەورەی دنیای ئیسلامە بێ
بۆ نمونە توانم بڵێم کاریگەری لەسەر ڕۆشنبیرە دینیەکانی وڵاتی میسر هەبووە، بەس توانم بڵێم ئەو کاریگەریە زۆر قوڵ نەبووە. کاریگەری قوڵی ئەو زیاتر توانم بڵێم لەسەر ڕۆشنبیرە دینیەکان، یعنی ئەوانەی کە توانین وەکو بیریار وەکو فەیلسوفیش ناویان بەرین، وەکو سەید حوسێن نەسر، وەکو مستەفا مەلەکیان، وەکو دکتۆر سروش، ئەمانە یعنی توانم بڵێم کاریگەری لەسەر ئەمان قوڵتر و زیاتر بوو. لەناو کوردیش توانم بڵێم کاریگەری لەسەر مامۆستا سەعید نوورسی، طبعا دنیای نوورسی و دنیای ئیقبال نزیکێکی زۆر لە بینیانە هەیە. هەروە کاریگەری لەسەر کاک ئەحمەدی موفتیزادە. کاک ئەحمەد طبعا یەکێک لەو کەسایەتیانەیە کە زۆر پێی معجەب و سەرسام بۆ دکتۆر محەممەد ئیقبال بووە. هەروەها توانم بڵێم تا ڕادەیەکیش کاریگەری لەسەر مامۆستا ناسری سوبحانی هەبووە کە طبعا ورد بوونەوە لە هەندێک لە بۆچوونی مامۆستا ناسڕەکەی لە بەرهەمەکانیە هەستەکەی کاریگەریشی لەسەر ئەو هەبوو بێ. جا لە ڕاستیە ئەم نامیلکە کە وتم یعنی لەو تەمەنەیە کە ئینسانیش یعنی بۆ نمونە تەمەنی گەنجی تەمەنێک کە ئینسان زیاتر حەزەکە یعنی خۆی بناسی، حەزەکە دەوروبەر بناسێ، یعنی جۆرێک لەوەی تایە کە جۆرێک لە بڵین ئەوەی تایە کە وەکو بڵی بە دوای خۆناسینا بگەڕێ، بە دوای دەوروبەرناسینا بگەڕێ، بە دوای خۆدۆزینەوەیە بگەڕێ. ئەم نامیلکەیە لە ڕاستیە دەرگایەکی باشی لە من کردەوە. ئینسان لە قۆناغەکانی تری کۆتایی تەمەنیشە، لە قۆناغەکانی دواتریشە بێگومان یعنی هەر خەریکی خۆپێگەیاندن و پێگەیشتن و ئەوانەیە، بەڵام ئەکرێ بڵێم یعنی لەم تەمەنەیە ئینسان زیاتر ئەوەی کە وەری گرتووە زیاتر پێگا پێشەکەوێ، بەڵام ئەو تەمەنیان زیاتر وەکو بڵێ ئینسان حەزەکە دەرگایەکی لێ بکرێتەوە کە بۆ نمونە بکەوێتە ناو دنیایەکی تر، بکەوێتە ناو جیهانێکی تر و لەوێەوە بەردەوام یعنی وەکو بڵێ ڕێگەیەک بۆ خۆی بدۆزێتەوە بۆ گەیشتن بە خۆناسین. ئەتوانم بڵێم یعنی ئەم نامیلکەی ئەم سەرەتا جوانە بوو، ئەم دەرگایە بوو، ئەم پەنجەرەیە بوو کە لە ڕاستیە منی بەم کەسایەتیە گەورەیە ئاشنا کرد و دواییش وەکو وتم لە ڕێگەی ئەویشەوە توانیمان بە کۆمەڵێک سەرچاوەی تر ئاشنا ببین و لە ڕاستیە من وەکو وتم ئەو سەرچاوانە و ئەو کتێبانەی کە بەتایبەت یعنی باز لە کەسایەتیە گەورەکانەکەن هەست ئەەکەم ئەو جۆرە کتێبانەی یعنی کاریگەریەکی زیاتر قوڵتر لەسەر ئینسان دروستەکەن. یعنی من بەردەوام بۆ نمونە پێم خۆشی یعنی دیراسە و لێکۆڵینەوەم لەسەر ژیانی ئەو جۆرە کەسایەتیانە هەبێ.